هێزی ئیرادە کە ناوی کتێبێکە کتێبەکە هەر لەسەر بەرگەکەی نووساوە کتێبێک سەبارەت بە چۆنەتی زاڵبوون بەسەر شێرپەنجە و کاریگەری هێزی ئیرادە بەتایبەتی بۆ کەسانی کە دووچاری ئەم نەخۆشیە دەبن چۆن هێزی ئیرادەیان بەهێزکەن چۆن بڕوا بەخۆبوون لە ناخیاندا زیاتر چەکەرە بکات چۆن وا بکەن بەسەر ئەو نەخۆشیەدا زاڵ بن وە زۆر نمونەی باڵا هەیە کە ئێستا لە کۆمەڵگای ئێمەدا کە توانیانە بەسەر ئەم نەخۆشیەدا زاڵ بن یەکێک لە نمونە باڵەکانیش نووسەری ئەم کتێبەیە زۆر بەڕێز کاک بەختیار محەممەدە کە بەڕێزان چەندین جارێمە لە ناو پرۆگرامی ڕۆژێکی نێدا بانگێشمان کردووە وەکو لە پسراوی بەشی ڕاگەن پەیوەندەکانی بەڕێوەبەرێتی هاتووی سلێمانی بەڵام ئەمڕۆ هەمووەکو نووسەری ئەم کتێبە هاتووە لە هەمووشی گرنگتر چیرۆکێک هەیە لە پشت ئەم کتێبەوە کە خۆی ئەم کتێبی پێشکەش کردو بە کەسێک کە نووسێتی پێشکەشە بە بەڕێز خاتو ئیلهام خاتونە ئیلهام بەخشەکە خاتو مەهاباد خان خاتو مەهاباتیش مەهاباد فەتاح کە یاریدەدەری بەڕێوەبەری تۆمارکردنی خانوبەرەیە چیرۆکێک لە پشت ئەم بابەتەوەی کە لە نێو پرۆگرامەکە من پێم خۆش نییە باسیکەم با خۆیان باسیکەن خاتو مەهاباد پێما بێ هۆکار بە بۆ نووسینی ئەم کتێبە کە دواتر کاک بەختیار خۆی باسیەکات بەڵام با بەخێر بن سەر چاومان زۆر سڵاتان لێبێت کاک بەختیار تۆ خۆشبەختانە پێمە بە چاکبووی شێرپەنجی کە ئەمە یەکێک لە هەواڵە دڵخۆشکەرەکان و هەم هێزێکی تریش دەبەخشی بەو کەسانی کە ئەم کتێبە خوێندنەوە کاک بەختیار باسی چی بیرۆکەی کتێبەکە بکەین سەرەتا بەیانیتان باش بەیانی باش لە بینەرانی کورسات لە هەرکوێک بن ئومێدی سەلامەتی و تەندروستیکی باش بە هەموو لایەک هەڵبەتە بەدیدی ئێمە وایە کە هەر کەسێک کە تووشی تەنگ و چەڵەمێک بێ لە ژیانیەوە بەتایبەتی هەندێک لەو نەخۆشیانەی کە مەترسیدار و ترس ناکەن لە ناو دووکانەدا کە خەڵکێک بە یەکسانی دەزانێت بەمەرگ نەخۆشیکی و نەخۆشی شێرپەنجە ئەو نەخۆشیە وا دەکات کە ترس و دڵڕاوکێکی ئێجگار دروست دەکات لە ئەندێشە و لە خەیاڵ و لە تێگەیشتنی مرۆڤەکان بۆیە بەداخەوەی کە بە ئەزمموی تاڵێک بۆ ئەزمونە تاڵی کە من پیاە گوزەرم کرد ئەوەم بینی لە نەخۆشخانەی هیوا کە خەڵکانێکن ورە و ئیرادیان تێک دەشکێ ترسێکی زۆریان لێنیشێ گرفتەکە لەوەدا نییە کە ترسە لێنیشێ گرفتەکە لەوەدایە کە سروشتی چارەسەری نەخۆشی شێرپەنجەوایە زانست ئەمەی سەلماندووە هەموو پزیشکە بەڕێزەکانی نەخۆشخانی هیوا تەنانەت لە تاران لە ڕاستیدا ئەوش ببن وتراوە هەموو پرۆتۆکۆلی چارەسەری نەخۆشی شێرپەنجە بەندە بەهێز و ئیرادەی کەسی توش بوو واتە بەمانایەکی تر ئەگەر کەسەکە تووشی ترس و دڵڕاوکەیەکی لە ڕادەبە دەربێ ناومێدیەکی زۆر ڕووی تێبکە وا تێبگا کە مەرگ چاوەڕێی دەکات لە ئەندێشەی ئەو شێرپەنجە وا تا مەرگە بە دڵنیایی ئەوانەیە وەک پێویست سوود لە چارەسەرەکان وەرناگرێت بۆیە کاری گرنگ ئەوەیە کاتێکە کەسێک تووشێ و نەخۆشیە بێ ئەبێ ئەوەی لە یاد بێ و باوەڕ و قەنەعەتێکی تەواوی هەبێ تا ویست و ئیرادەیەکی بەهێزی هەبێ باشتر سوود لە پرۆتۆکۆلی چارەسەرەکان وەردەگرێت جا ئەو کەسانی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بن بە قەنەعەتی من هەر کەسە و چیرۆکێکی هەیە لەگەڵ ئەو نەخۆشیە ینی گەشتێکی زۆر تاڵ و قورسە مەودایە کاتێکە سەرەتا پێی دەڵن تووشێ و نەخۆشیە بووی تا ماوەیەکی پێچێ بۆی ئەزمە بێ کە تووشێ و نەخۆشیە بووە دواتر بە قۆناغی دووربێ لە بینەری بەڕێز دووربێ لە بەڕێستان بە قۆناغی ئازارێکی زۆر بێشومار و زۆر ناخۆشە گوزەر دەکات اینجا بەرەو چارەسەری کیمیاوی و تیژی دەڕوا ئەم وێزگە تاڵە ئەگەر ویستێک و ئیرادەیەکی بەهێزی لەگەڵانە بێ یعنی زۆر قورسە بە سەلامەتی لێی قورتاربی بۆیە زانستیش ئەمی سەلماندووە لایەنی دەرونی زۆر زۆر گرنگە بۆ کەسی نەخۆش من دوا بە دوای ئەو ئەزمونە تاڵی کە پیاەتە بەڕیم وەکو کەسێکە هەموو قۆناغەکانم بڕی ینی هەر لە سەرەتایی کە چۆن پێم زانی چۆن ئاگادار کرام چۆن زیاتر لە ساڵێک هاتوچۆی نەخۆشخانەی هیوام کردووە مانگانە پشکنینیان بۆ کردووم لەو کتێبە دامڕشتووە هەتا ئەو کاتەی چارەسەری کیمیایی وەرگرتووە اینجا قۆناغەکانی چارەسەری کیمیایی چۆن دەبێت کاریگەری دەوروبەر ژینگە لەسەر کەسی توشبوو چۆنە بێ ئەزانی خەڵکێک هەیە پێی وایە ورد بەرزەکاتەوە بەڵام لە هەمان کاتا ورد تێکەشکێنێ زۆر قسەش دەوری هەیە بەڵێ ینی ئەو خێزانانی کە نەخۆشێکیان هەیە پەیامم بۆ ئەوان وایە کە تکایان لێکم بە چای بەزەیەوە سەیری نەخۆشەکە مەکەن ئەوەندەی ترمەی ڕوخێنن من خەڵکێکە بۆ خۆی زۆر بە دۆستم زانیوە ینی پێی وتوم
ئەمەەی ماوتە لە ژیان بڕە حەز لە چێ بیکەم فریا بکەوە ینی بەمانایکی تر پێی وتم تۆ کاکە ئەمریت ئاگال لە خۆبیەوە نەماوە بڕە بێدڵی خۆت مەکە خەڵکی تر پێی وتم جا کاکە جۆ مێرێتتر هەر مردن نییە ئەو پەڕی ئەمریت چی ینی ینی ها مەسەلی گزارشکردن زۆر گرنگە بۆ ئینسانەکان خەڵکێکی نازانێت چۆن گزارش لە ناخشەکە لە کتێبەکەت باست بێگومان ئەمە پامێکە بۆ ئەو کەسانی کە لە دەروبەری کەسە نەخۆشەکەن بزانە چۆن مامەڵی لەگەڵ دەکەن خۆی گرفتەکەی بچووک نییە گرفتەکەی تۆنتر لێ قورز مەکە بە بەحسابیەوەی کە تۆ بە زەید پیاەتەوانێ ئەمەندەی تر باری دەرونی تێکەشکێنی بارحاڵ ئەمە خولاسەیە کە دەکرێت وردەکاری زیاتر بدەم لەم بەرنامەیەدا وردەکاری زیاتری ژین بۆی خاتوماباتیش من ئەگەر ئیزدم بدەیت لە چوانێ قسانش کەسانێکن هاندەر بەڵێ من مەهاباد خان بەسپاس و تەقدیرێکی زۆرەکە ئەمڕۆ تەشریف هێنا بۆم بەرنامەیە لە ڕاستیدا من پێشووتر مەهاباد خانم لە ناسیوە بەڵام دوا بە دوایی وەرگرتی چارەسەری کیمیایی و پەیتاکە کەوتمە سەر پێی خۆم ڕۆژێک کارم کەوتە ناو فەرمانگەیەک قەدەر وا بوو فەرمانگەی لەو فەرمانگەی کە خات و مەهاباد کاری تیا کرد بەڕێستان دەزان ئەوانی کە لە بواری ڕاگەاندن کار دەکەن یان بە شوێک لە شوەکان لە ناو کۆمەلگان ئەسراون کاتێک کە تووشی هەر گرفتیەکە بن کۆمەلگالی بە ئاگابێ لە ڕێی سۆشال میدیاوە هەڵبەتە مەهاباد خانیش بەمەی زانیوە کە چوون بۆیە لە ڕاستیە سەرقاڵی ئیشکردن وستاش لادمە زۆر مەژغۆڵ و خەریکی ئیمزاکردن بوو ئامەندە خەڵک وەستا بوو لە ژوورەکە ینی تر مەشغوڵەتی فەرمانبەرێکی حەقیقی لەو ژوورەیە بەدیم کرد سەرێکی بەرز کردەوە وڵامی بانی باشەکەی کرد و وتی ئەمان زۆر بە ئەتەکێت و بە ئوسوڵێکی زۆر جوان وتی کەمێک چاوەڕێ بکە بە ئەم کارانە جێبەجێ بکەم کە کارەکانی جێبەجێکردن فەرمووی لێ کرد و دانیش و ئەنی بەپێی بێگومان و نەجابەتی بەڕێزیانە دواتر حواڵی پرسییم ئێستا چۆنی باش یۆمانە کتێبێکی دانابوو لەسەر مێزی ژوورەکەی کتێبەکەی ساژ لە یادمە بەناوی بوێری بوو لە نووسینی خاتونێک بوو بەڵێ وتی ئەزانیم کتێبە هاوشێوەی کێشەکەی تۆیە و کەسێک کە بەم نەخۆشیە تێپەڕیوە ئەوەی کە بەسەری هاتووە لەم کتێبە دایناوە بۆ وزەیەکی ئەرێنی پەخش بکا بۆ کەسانی دەوروبەری و ئەو کەسانی کە تووشیە نەخۆشیە بن چۆن مامەڵە لەگەڵ ئەم نەخۆشیە بکەن لە هاتنە دەرەوە لە ژوورەکەی لە کۆتایی کارەکەی پێشکەشی کرد بۆی نووسیم پێشکەشە بە پیاوێکی بە ئیرادە ئانی تەلمیحێکی پێدام کە تۆ بۆچی ئەمەی کە بەسەرت هاتووە توش ناکەیت کتێبێک لە کتێبخانەی کوردیە بۆ کتێبێکی وانە بێن بۆ ئێمە هەموو سەرچاوەکانمان بیانی بن و لە کاتێکدا ئێمە کەیسێکی بێشومارمان هەیە ئەمڕۆ لە ناو کوردستانە کە گرفتار و توشبوویەکی نەخۆشی شێرپەنجەیە بەداخەوە هەچی تووشی نەخۆشی شێرپەنجابێ هەموو ئەزمونەکەی لای خۆی بەجێڵێ ینی مەبەستم لەو کەسانی کە دەرباز دەبن و کورد تەندروستیان باش دەبێت ێ باشە تۆ ئەمی کە بەسەرت هاتووە بۆ نایگەینی بە کەسانی تر و هەوڵ بدەی کەمێک لە کۆژانەکانیان کەم بکەیتەوانێت منی دیر ئەو ڕۆژە کۆتایی بەکارەکەم هات و خۆحافیزبوونم لێ کرد چوومە ماڵەوە لە ڕاستیدا و کتێبم خوێن تێگەیشتم خەڵکانێکی تریش گرفتاریە من نەخۆشیە بوون پێش من و ئەوەی کە من بینیم ئەو چارەسەری کیمیاوی و ئەو خاتونە کە بەسەری هاتووە ئەو کتێبی بوێری دروست کرده بوو هەمان دۆخی نەخۆشیەکانە لە هەموو دنیادا کاتە وەختە ئەبینی کەسێک ئەو دۆخانێت تێپەڕاندە تۆش وەرت بەرزە بێتەوە ئەڵە منیش ئەتوانم بێگومان بۆیە کەوتمە ئەوەی کە چۆن منیش کتێبێک دروستکەم لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ نەخۆشی شێرپەنجە بە قەناعەتی من مەسەلەی ئیرادە زۆر گرنگ و بایەخدار وێ لێم ناوم لێنا هێزی ئیرادە ڕاوێژم کرد لەگەڵ پزیشکە بەڕێزەکان کە لەو نەخۆشخانەیە کار دەکەن و پزیشکەکەی کەسی خۆم کە کۆنتاکتی ڕۆژانم یاخود بەردەوام هەبوو لەگەڵیان پێم و بیرۆکێکی وا هەیە بەڕای تۆ ئەو کتێبە چۆناهی بێ باشە لە ڕاستیدا یەکێ لە ئامۆژگاریەکانی ئەو بەڕێزاوە بوو کە پێوتم هەوڵ بدە کتێبێکی قەبارە گەورە دروست مەکە چونکە نەخۆش خۆی گرفتاری ئازار و نەخۆشیە تااقەتی نییە کتێبێکی گەورە بخوێنێتەوانێ هەوڵ بدە ئاسانی بکە بە زمانێکی پارا و شیرین دروستی بکە کە کورت و پوخت بێەوە سوودی لێوەربگرێ خۆی کە سوکاری دەوروبەرەکەی ئەو ئەزمموی کە پیات تێپەڕێەوە ئەو سەری ئەو تونێلی کە پیا گوزەر دەکات لەو نەخۆشیە بزانێت چۆنە ئایا سەری ئەو تونێلە داخرا و تاریکە یان دەکرێت تونێلێکی کراوە و دەربچێ لەو تەنگ و چەڵەمەیە بۆی هەوڵمدا بەپی ئەو ئەزمونە ئەو کتێبم خۆش بێت جابابێنی لای خاتوو مەهاباد کە هۆکاری نووسینی ئەم کتێبەیە تەبعاً ئەزانین کە بەختیارش باسی کرد بەداخەوە فەرهەنگێک لە لای ئێمە هەیە
ئەویش بەزەیە لامان وایە ئەگەر بۆ نمونەویستە یارمەتی کەسێک بێ بە بەزەی دەربڕێن ئەتوانین نیشان بێ کە خەمباری بۆ کەسە. بەڵام جەنابەت بۆ شێوە مامەڵەت نەکردو ئەم دڵدانەوە ئەمەی کە کەسی دەوروبەریش هەرتەنانەت ورەی بەرز بێت ئەمە جەنابەت لە کوێ هێناوتە ئەم ڕۆحیەتە باسێکی ئەو با بڵێن شێوازی دڵدانەوە ئەگەر باسێکی بکەیت کە ئەبێ بە تایبەت چۆن بێت ئێستا خۆت بە کتێبێک هاتووی ئەم کێشەیت بۆ کاک بەختیار ئاسانتر کردوتەوە. بانیتان باش بەیانی بینەران باش کاک بەختیاریش سپاس ئەگەر ئەو نەبووە من نەمەتوانی میوان بم لای ئێوە. لە ڕاستیە ژیانی مرۆڤ خاڵی دەستپێکردن و خاڵی کۆتایی هەیە لەم بینەیە ئینسانەکان ینی هیچ کەسێک نییە بەشی هەر چەپکە گوڵ و دڵخۆشی و لەش ساغی بێت هەمومان تووشی دژواری ژیانە بین جام دژواریە بێ ئینسان لەگەڵ خۆیان بیگونجێنێ بۆی دەرەقەتی بێت کاک بەختیارێکێکە لەوانەی کە تێپەڕانەوە ئەجا مرۆڤەکان بە شکڵێکی ئام ئاواهین کە دەرگایەکیان لێدا خرێت ئەگەر چەند دەرگای کراوە لە ملاولایان هەبێت هەر چاویان بڕیەوەتە دەرگادا خراوەکە این دەرگا کراوەکان نبینن لەبەرەوە ناتوان یعنی لە نائومێدیە گیرە خۆن عاسیە بن. ئەجا خەڵکێکی وەکو کاک بەختیار کە ئەو وەزعی تێپەڕانوە بە تایبەتی خۆی بە ئەزمونێکی ئاوا قورسا تێپەڕیوە ئیلا خۆی ئەتوانێت وەسفی حاڵەتەکە بکە و خۆشی ئەتوانێت چۆنەڵی قەناعەت بە نەخۆشەکانی هاوشێوەی بکات کە چۆن خۆیان بگونجێن لەگەڵ بارودۆخەکە یا ئەبێت چی بکەن. هەمومان تووشی حاڵەتە بین ینی شەرت نیە نەخۆشی بێت تووشی لێ قەومانە بین ینی کاک بەختیار چیرۆکێکە بەڵام چیرۆکی تر زۆرە. من ئافرەتێک هات بۆ لام هاوسەرەکەی تازە کۆچی دوایی کردبوو سەر تاپا ڕەش بۆش بوو بە ئینوانەکە زانیم کە مۆزەف و کە خوێنەوارە ئەوانە براکەی لەگەڵیا بوو وتم باش نییە حاڵی باش نییە چیە ئەوانە و تشتێکی ئاواهیە بەڕاستی ڕێکەوتێکی جوان بوو ئەو کاتش کتێبێک لە بەردەسما بوو بژاردەی دووەم بە تەواوەتی دقیق باسی ژنێکیە کرد کە هاوسەرەکەی لە دەستداوە و تووشی نائومێدی بووە و ئەنجەیتر دوای هەساوەتەوە خەڵک ینی برادر کە سوکارەکە یارمەتیان ناو هەساوەتەوە ینی لەو کاتش ئاو کتێبم تەقدیمیە و کردی وادارم ئەویش وەکو کاک بەختیاری سپادەی لێ کردبێ ینی ئەوڵ و ئەخیر ئەوەیە کە هەمومان تووشی شکست و تووشی لێ قەومان و نەخۆشیە بین بەڵام نابێت چۆن لە ئەبێ مەقاومە بکەین ئەبێت ئازابین ئەبێ ڕوبەڕووی بوەستین چۆکدان نەدەین بۆ کێشەکانە مەشاکل بەڵێ چۆکدان نەین باشە خاتم ئابەت ئەم تێڕوانینەی کۆمەلگا چۆن گشتاندنی بۆ بە ئەرکی کێ زانیتەوە ئەوەتە خاتم ئابەت خۆی لە ڕوانگەی خوێندنەوەی خۆی و تێڕوانینی خۆی بۆ بابەتەکان توانێتی مامەڵەیەکی دروست بکە لەگەڵ کەسانێکدا کە دووچاری تەنگ و چەڵمەیەکی کاتی هاتو من ناوێنێم زۆر کاتیش باشە چۆن ئەمە وا لێ بکەین ینی ئەرکی چێ لە پەروەردەوە چۆن ئەمە دروست بکەین کە کەسێک دووچاری تەنگ و چەڵەمەیەک دەبێت دووچاری نەخۆشێکی درێژخایەن دەبێت کورتخایەن دەبێت کۆمەلگا بە چاوێکی بەزەیە و تەماشای نەکا بەڵکو وەرەی بداتێ هەر کە کتێب ناوی کتێبەکەشەوەی هێزی ئیرادی بداتی ئەزانیت چی ئەو دوو هەستەی بیستن و بینین دوو هەستن کە زۆر زوو ئەگەنا ئینسان زۆر زوو تەئسیریان تێەکەن دڵدانەوە هاوکاری باش ڕەفیقی باش کەسی باش خزمی باش چوزانم تێیگەێنن کە ئەمەی بۆی ئەکەن بەزەی نییە ئەمە ڕێزە چکە ئینسان بەڕاستی قابلی ڕێزە نەک بەزەیی وەک تۆڵی ئەگەر ئەمە بخرێتە پەروەردەوە با بڵێن ینی بخوێنرێ ینی مناڵەکانمان وا ڕابهێنرێ کە مرۆڤ ئەبێت ڕێزی لێ بگیرێ نەک بەزەی پیا بێتەوە ئەوە باشترین شتێکە کە ئەبێ بکرێت. ئێمە زۆر جار کاتێکە چین بۆ فەرمانگەکانیان بۆ کۆمپانیەکان ئەگەر کارێکمانە بێ هەنێک جارگی لە یەکن ئەڵەن ئەو کەسەی کە بەرەو پیریمانە تۆ کارەکەی ئێمە لای ئەو بووە بەداخەوە کارەکەمانی بە باش ئەنجام نەداوە بزەیەکیشی لێمە درێت کردەکەی توانین لەسەر لێواری بێت جا ئێستا چی بگا بۆی کە ئاری کارت کەوێتە فەرمانگەیە کە نەک تەنیا کارەکەت ڕایی بکەن تەنانەت ژیانیشت پێ ببەخشن وەرەشت بەرز بکەرە جا کاک بەختیار با بێنێ لای جەنابەت ئەزمونێکی زۆر زەرتاڵت بە خۆشحاڵیەوە بە سەرکەوتوی تێپەڕاندووە بەڵام زۆر کەسی تر هەیە کە ئێستا لە با بڵێن ڕۆژانێکی دژوارە لە ڕووی تەندروستیەوە بەڕێکە ئێستا لانێ کێشەی تری ژیانیش بە پێم خۆشە خۆت باسێکی ئەمە بکەی ورەی بەرز تا چەند بەڕاستی دەتوانێت وەک دەرمانێکی بەهێز لە بەرامبەر ئەم نەخۆشییا بوەستێ بەڵێ خۆی سێریکە مەسلەی ترس لە کەبوونی هەیە لە ناخی هەموو مرۆڤێکدا لە ئەندازەیەکی دیاریکرا و کارێکی نۆرمەڵە یعنی ئەمە لەگەڵ پێکهاتەی جەستە و دەرونی هەموو ئینسانێکا بوونی هەیە بەڵام دەبێت لە سنوورێکی دیاریکراوێن نابێت بیڵی زاڵ بێ بەسەر ژیانتا ترس دێوەزمەیە کە هەموو مرۆڤەکان لە سەرنجام تێکەشکێنێ وای لێ کات پاشەی
پاشەقشەی پێکا لە هەموو کۆمەلگا ووای لێکات دەبێتە کەسێکی شکست خواردو گەرچیەکە لە ڕابردوشدا کەسێکی سەرکەوتوو بووە بۆیە مەسلەی ئیرادە زۆر زۆر گرنگ و بایەقدارە من لەسەر پرسیارەکەی بەڕێزت حەزەکەم ئاماژە بە شتێک بدەم کە ڕۆڵی کێ ئەمە بکرێ ئەمەی کە من دەیبینم لە کۆمەلگای کوردیە بەڕاستی بەداخەوە ئێمە کۆمەلگایەکی زۆر گەشتبین نین کەمە ڕەنگە دانپیانانێکی خۆش نەبێ بەڵام ئەمە واقعی کۆمەلگای خۆمانەوە دەکرێت ینی بەسەن بۆ نمونە خەڵک بە شێوەیەکی گشتی کە قسە ناکە کە باسی هەر بارودۆخەکەکە ئێمە هەمومان دەممان ڕاتەوە ئەڵین قسەیەک هەیە ئەڵین دەیخوا خراپتر نیە لە ڕاستیدا خوا خراپە نابەخشێتەوە خوا خراپەکار نییە خوای گەورە هەمیشە لەگەڵ بەزەیی و لەگەڵ سۆز و لەگەڵ ڕەحمەت و لەگەڵ ئەوەیە کە مرۆڤەکان لە دۆخێکی زۆر پایەبەرز و خۆشگوزەرانی بژین بەڵام ئەوەی ئێمە ئینسانەکانین کە باش لە قەدەرەکان تێناگەین و باش لە بەسەرهاتەکانی خۆمان تێناگەین لە وڵاتانی دنیا هونەرمەندەکان کەسانی بەناوبانگ یاریزانەکان کانی دەبینی سەردانی ئەو جۆرە نەخۆشخانانەکەن بە تایبەتی بەشی مناڵان واکەن کە وریان بەرز بکەنەوەوانێ ئەوەی کە تۆ ئەکتەرێکی زۆر بەناوبانگە یاریزانێکی زۆر بەناوبانگە تەنها لە ڕێی میدیاکانەوە بینیوتە خۆشە گەلبێتە ناو نەخۆشخانەکە و لەگەڵ منداڵێکە کۆنتاکتکە و وری بەرز بکاتەوانێ لای ئێمە بەداخەوە سەیری سۆشال میدیا بکە بۆتە سۆشال میدیایەکی ڕوخێنەر ناخۆش یعنی ئەسەن کە ئابەت بەرزە بێتەوانی وەرسەی شەو سەیری سۆشال میدیاکە زۆر بە کەمی پۆستێک ببینی کە وزە بەخش بێ یاخود قسێکی خۆشی تێدا بێ بۆیە دەبێت کۆمەلگای ئێمە لەم حقیقەتە تێبگا ئەم ڕێچکەی کە ئێمە گرتومانە کارێکی زۆر زۆر خراپە دەبێت لەسەر پرسی نەخۆشی شێرپەنجە دەبێت لە ڕاستیدا هەمومان ڕۆڵی ئەو ببین کە وزەیەکی ئەرێنی ببەخشین بە دەوروبەرەکانمان ینی من خەڵک هەبووە لە ناو کتێبە ئاماژەم پێ کردووە پێی وتم کاکە چارەسەری کیمیاوی وڵای بەس خەڵکە کوژێ نەخۆشخانەکان ئمڕۆ لە کوردستانە بە قورئان کاکە هەر قەسابخانەن و خەڵکە کوژن بە قسە ئێمە بکە کاکە قارچکێک هەیە چینیە 100% چارەسەری تایە بەڵێ قوربان یانی مەسەل یەکێک لە بەسەرهاتەکان من کێشەم لە خوێنە هەیە شێرپەنجەکەی من لە خوێنە هەیە باشە خوڕەکەی سپیەکانم زۆر زۆرە بێ ینی سروشتی ئەم نەخۆشیە وایە بێگومان ئەگەر فریاینەکەوی بەرەو مەرگتەبە هیچ مەجالێکی تێدا نیە یە خەڵکێک هەبووە پێی وتم کاکە پەڵپینە زۆر زۆر گرنگە زۆر زۆر مهمە بڕۆ بیخۆ وەڵی 100% فلان کەسی خزممانی چارەسەر کردووە کورد دەڵێ ئەوەی کە دەخنکیە دەست بە چڵەپوشێکەوە دەگرێت ئێ من سەرنجام لە دۆخێکی ئاوا بووم لە سەرەتایە خۆش باوەڕم بە هەموو کەسە کرد بەڵام دواتر تێگەیشتم کە ئەمە کارێکی خراپە ڕێز لە بۆچوونی خەڵک بگرە سرم بۆ لالەقان ئەموو باشە دەست خۆش بێ بەڵام سەرنجام فێر بووم بە قسەی و کەسم ناکرد ڕاوێژم بە پزیشکەکەکرد ئێ لەسەر مەسەلەی پەڵپینەکە کە ئاماژەم پێکرد من شتوم بە قسەم کرد هاوسەرەکەشم لە ڕووی پەرۆشی خۆمەوە چوو یەک دنیا پەڵپینەی هێنا بۆیە کردم بە عسارە و بە پەرداخی گەورە شەربەتی بۆ کردم لە پەرۆشی خۆی بۆی خۆڕۆکە سوورەکانیشم زیاد ببێ بۆی هاوسەنگیەک دروست بێت تو سێرم تێگەشتن هەڵەیە بکە ئەگەر بە پەڵپینە خەڵک چارەسەر بۆە خۆ نەخۆشخانەکانی شێرپەنجە لە دنیا داخراو ئیلە ماوە بەڕای پێویستەکان هەموو دەرمانە گران بەهای بکڕاوە ئێ دوای ئەوە ئەمەم ڕایش بە پزیشکەکەی خۆم نەکرد تا ئێستاش پێم نەوتوە گەل کتێبەکە بخوێنێتەوە پێ ئەزانێک کاک دکتۆر دانا ئێ دوایی کاتێک کە هاتە سەرسەری پشکنینم مانگانە من پشکنینم هەیە لە نەخۆشخانی و هەموو نەخۆشە کۆدێکی هەیە وتی ئەمە چیت کردووە کاکە تۆ خوێنت زۆر بووە بە چی وا خوێنت خەز بۆتەوە من ڕاستی نەوێرانەکەم لە ڕووی ڕێزەوە بوو دکتۆرەکە چکێکم ئەو هەمیشە ڕازگۆ زۆر ڕوون بوو لەبە دەبوو پێم بووت باە پێم نەوت چیرۆکەکەم بۆ نەگێڕایەوانێ وتم ئەی چی بکەم دکتۆر وتی وەڵایی خراپە بۆ تەندروستی زۆر خراپە بۆم نەخۆشیش زۆر خراپ بە پەلە فریا بکەوە نووسراایەکی پێدام بۆ بانقی خوێن لەسەری نووسی بڵی خوێنی لێوەرگرن و ئیتلافیکەن چون فعلا بۆ بانقی خوێن بڵێکیان لێ سندم و فرەشیاندا بۆی هاوسەنگیەکە جارێکی تر ڕێک بێتەوانێت تێگەیشتم کە گوێگرتن لە خەڵک بەم شێوازە نازانستیە دەرهاوێشتی زۆر خراپیە من دڵنیام خەڵکێکی زۆری شێ ڕەنگە بای تەندروستی خراپتر بوو بۆ ڕەنگە بەرەومەرگیشی بردبێ کە بە گوێی دکتۆرەکانی نەکردووە و ڕێنمایەکانی جێبەجێ نەکردووە بۆیە دەبێ ئێمە بەرچاوڕوون بین و ئێمڕۆ بۆ نمونە کاکە تۆ گوگڵت لە بەردەستە توانی سێرشکەی توانی زانیاری وەربگری ڕاوێژ بە پزیشکەکەت کە کارەکەت بە قورس وەرمەگرە نووسەرێک هەیە دەڵێت ئەگەر تۆ دەنگێک گەنم بچێنی بیکەیتە زەوی وانێ بەڵام بەردێکی گەورەش بخەیتە سەری کە پاشەوەی کە ڕوانت ئەم دەنکە گەرمە چەکەراکە دەوێ بێتە دنیاوە سەوز بێ بەڵام بەردێکی بەسەرەوەی ناهێڵێ سەرنجام چیلیەکە کە نەهێ شکستێنێەوە دەرزێ لە ژێر زەویە مرۆڤەکانیش
ئەگەر بارقورسی زیاد لە پێویست بخەنە سەرشانی خۆیان ژیان بە قورسی وەربگرن ئەم بارقورسیە زۆرە وای لەکە هەموو خەونەکانی هەموو هیواکانی لە ژیانە وەکو ئەو بەردەوایە دەیکوژێ سەرنجام بۆیە تو دەبێ ئەم بەردە لا بدەیت لەسەر ژیانی خۆت ژیان بە قورسی وەرمەگرە ژیان ئاسانترە یە کەسیشمان کاکە خۆنەمر نین سروشتی مرۆڤەکان وایە ئەمە سنەتی حیاتە ئێمادام کە ئێمە شەر مردنێک چاوەڕێمانەکان نابێ ئەم ترسە و فۆبیامان هەبێ کە زیاد لە پێویستە نەخۆشی شێرپەنجە بۆیە بە گشتی دەڵێن لە کوردستاندا پێویستی بە بەرچاوڕوونیکی زیاترە پێویستی بە تێگەشتنێکی زیاترە لەلایەن کۆمەلگا خەڵک ئێستا بە گشتیوا تێگەیشتووە شێرپەنجە یەکسانە بە مردن لە ڕاستی داوانیە ڕاستە خەڵک هەیە بە کۆرۆنا گیان لە دەستدا خەڵک هەیە پەتایکی وەرزی گیان لە دەستدا خەڵکێکی شەیە جستەی ساغە من بە حکمی پیشەکەم کە لە بواریات شۆکارەکەم بینیوە لە هەڕەتەی گەنجی و تەندروستی باشە بووە بەڵام لە ڕووداکی هاتوچۆیە گیانی لە دەستداوە کەواتە بە معنایەکی تر دەبێ ئێمە بەم شێوازە بڕوانین بۆ تەنگ و چەڵەمەکانی ژیان و بە تایبەتی نەخۆشی شێرپەنجە لەگەڵ ئەوەشدا پێویستە بەڕاستی ئەوەش بڵێم پێویستە حکومەت وەزارەتی دارایی وەزارەتی تەندروستی لە ڕاستیدا دەبێ سپۆرتێکی زیاتری و نەخۆشخانە بکەن دەبێت کەرتی تایبەت سەرماداران و کەسانی خێرخوازیش دەبێت زیاتر کۆمەکی ئەو جۆرە نەخۆشخانە بکەن چونکە لە ڕاستیدا سروشتی دەرمان و سروشتی چارەسەری ئەو نەخۆشی گرانبەهایە زۆر قورسە هەموو کەس دەرەقەتی نایە بۆیە پێویستە بە هەموو کۆمەلگا ئێمە بە ئاگا بین لەو پرسە بەداخەوە ئامارەکان ئەومان پێدەڵێ کە زیادبوونی نەخۆشی شێرپەنجە ئامارەکان ئەومان پێدەڵێ کە لە هەڵکشانایە بۆیە چی بکەین باشە ئەنی ئایا ئێمە ئەم بارقورسیە تەنها بخەینە سەر ئەستۆی پزیشکەکان و نەخۆشخانەکان و کۆمەلگا هەمووی خۆی ئاگرەسوورە لە من دوورە ئیشی من نییە نەخێوانیە ئەمە کارێکی خراپە دەبێ میدیاکان وەکو بەڕێستان دام و دەستگاکانی ڕاگەاندن بەگشتی دەبێ هەمومان سپۆرتیەوە بکەین و دەبێ خێزان و کەسانی دەوروبەری کەسی توشبوش بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەم نەخۆشە بکەن زۆر سپاس ئامادەبوونتان کاتی بەرنامەکەمە لەم بەشای گۆشتێکی کوتای بەڵام با ئەو پرسیارە لە بەڕێزەکە ئێستا شار کتێب لەسەر مێزەکەت هەیە کتێبێکە ئێستا حاڵی حاضر ڕۆمانێکە ڕۆمانەکە سەرکەوتوو بن زۆر بە هیوای سەلامەتی بۆ سەرجەم نەخۆشەکان بە هیوایەوەی کە وڕێیاندان نەبەزێت بە هیوای ئەوەی کە کەسانی چواردەوریشان ئاگایان لە ورەی ئەوان بێت ئەوەنەی دای نەبەزێنە دووبارە سپاس بۆیەوە هێزێکی ئیرادەتان هەم بە ئێمە بەخشی هاوشێوەکانی ئێمە و هیوادارین هەمیشە کۆمەلگا نمونەی باڵای وەکو ئەوەی تیا بێت بتوان وزەی ئێرینی بڵاو بکەنەوە